بەڵێ بەڕێزان دیداری ئەم جارەمان لەگەڵ بەڕێز کاک دکتۆر ڕەنژەر مامۆستای زانکۆ و هەڵگری دکتۆرا لە مێژووی هاوچەرخی سیاسی و پەیوەندە نێودەوڵەتەکان زۆر سوپاس دەکەین بۆ ئامادەبوونت ئیمڕۆ لێرە وعزێتی کێشە سوپاسی بەڕێز دەکەین. سپاس بۆ جەنابیشت. سپاس دەکەم. بەڕێزتان چۆن کورد و کوردستانیان لە مێژوو ئەرشیفی بەریتانیا و ئەوروپا لێکەدەنەوە بە جۆری پسپۆڕەکەتان؟ بەڵێ وڵا بێگومان کورد بەشی هەرە زۆری ئەرشیفەکەی لە ئەرشیفخانە و دام و دەستگا ئەرشیفیەکان و موسسە ئەکادیمیەکانی وڵاتانی ئەوروپایە بەشە زۆرەکەی لە لای ئەوانە. بێگومان ئەوەش پەیوەندی بەوە هەیە وڵاتانە کوردستان لە ناو بەشە جیاجیەکانی کوردستان بە وڵاتانە شەوکە کوردستانیان بەسەر دابەشکراوە مستعمەرەی ئەو وڵاتانە بوون وەکو وڵاتانی بەریتانیا، فەڕەنسا، ئەڵمانەکان دەوریان هەبووە لە سەردەمەکانی پێشتر. بۆیە بێگومان ئەوانە ئەرشیفێکی هێژگار زۆریان لەسەر هەموو بوارەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگی و لایەنەکانی تری ژیاری کورد و کوردستان لە هەموو پارچەکانە هەیە. بەڵێ کورد دەوڵەتی کوردی وەکو دەوڵەتێکی دابەشکراو لە سیادەی چوارچێوەی عێراقدا و چۆن ئەمە دەرهاویشتەکانی لێکە دیتەوە لە ئایندا بەڕوونتر بڵێن یایندا بەشکردنی کوردستانی گەورە بەسەر چوار دەوڵەتی ترە بەسەر چوار دەوڵەتی دراوسەی خۆیدا. بۆی ڕاستی کەینەوە چەمکی دەوڵەتی کوردستان بەسەر دەوڵەتانیکە کوردستان وەکو قوارەی سیاسی دەستوری دەوڵەتێکی نەبووە دابەشکرێ، بەڵام وەکو خاک ئەوەی کە هەیە وەکو جوگرافیای خاکی کوردستان ئەو بەشانەی کە ئەو جوگرافیای کوردستانی گەورە گرێتەوە بۆ زۆر ساڵانی پێشتر ئەگەڕێتەوە. ئێمە مێژوویەکان قەناعەتمان وایە بۆ شەڕی چاڵدێران و دواتر لە دابەشکاریە سنووریەکانی زەها و ئەماسیە و ئەوانە پارچەکانی کوردستان دابەشکەوە ئەوەی هەبووە لەو سەردەمانەوە دابەشی دوو بەرەی جیا بووە، بەرەی عوسمانی و ئێرانی، تاوەکو جەنگی جیهانی یەکەم و لە دوای جەنگی جیهانی یەکەم کوردستانی عوسمانی لەگەڵ کوردستانی ئێران دابەشکراون بەسەر چوار دەوڵەتی پاش جەنگیان، چوار دەوڵەتی کە ئەو دەوڵەتانەش میلەتانی ئەوەی کە پێی ئەوترێ میلەتانی سەردەست یا ئەوان پێیان وابووە کە میلەتی خاوەن نەتەوەی خاوەن دەوڵەت بوون، دەوڵەتەکانیان بەهی خۆیان زانیوە خۆ بۆیەش میلەتی خۆیانیان بە میلەتی سەردەست زانیوە. ئەوەی کە لە عێراقا جەنابەت ئاماژەت پێ کرد دەرهاوێشتەکەی هەر پەیوەندی وە لێکەوتەکەی لە ئایندەشا بێگومان لەوە ڕەنگە باشتر نەبێت، چون لە پەیوەندی بەو جەزرە تاریخیەوە هەیە کاتی خۆی کورد لە باشووری کوردستان بە دەر لە ویستی خۆی بە بۆنەی جۆرێک لە سەفەقەیەکی سیاسی ئیقتصادی بەرژەوەندی ئامێزی هێزەکانی تری ناوچەکەوە کە دیزاینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە نێوێنە عێراقیان کردووە بە زۆر کوردیان لکاندووە بە عێراقەوە پێکاتەی عێراقش بۆ ئاڵۆزیە مەزهەبی و ئیسنیکی و نەتەوە جیاجایی کە هەیە ئەوەیە کە ئەبینی لە دوای 100 ساڵیش هێشتا مەسەلەی پێکەوە ژیان نەبووەتە بابەتێک کە بەڕاستی ئەو میلەتانە بە شێوەک لە یەک نزیک بکاتەوە کە بتوانن یاخود بوتێ ئایندەی پێکەوە ژیان لە عێراقا بۆ عێراق جێگەی پێکەوە ژیانی ئەو گەلانەی تیا بێتەوە لە ئایندا. بەڵێ کورد وەکو بینی لە مێژوو تاوەکو ئێستا کورد لە چوارچێوەی عێراقدا کێشە و ناکۆکیەکی گەورەی هەبووە لەسەر لەگەڵ حکومەتی عێراقیە. بەتایبەت و ڕوونتر ئەگەر بڵێن کێشەکان زیاتر کێشەی لەسەر کێشەی ئابووری بووە و نەدانی موچە و هەروەها پرۆسەی هەناردەی نەوت. ئایا تۆ ئەمە چۆن لێکە دێتەوە کاریگەری لەسەر تاکی کورد و لەسەر هاوڵاتیانی عێراقی و چی دەوروتە کاریگەریەکی ئەبێ لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی؟ بەڵێ لە مێژووی
کورد لە عێراقا لە دوای 1920ەوە کە دەوڵەتی نوێی عێراقی پاشجەنگ دروستە بێ ئەکرێ بوتێ مێژووی هاوچەرخی کورد لە عێراقی نوێی دوای جەنگدا لە پێشەوە شتێک نەبووە بە ناوێ عێراق ڕاستە لە عێراقا ویلایەت هەبووەوە کوردستانی باشوور لە چوارچێوەی ویلایەتی موسڵا بووە بەڵام لە دوای 21ەوە کورد بە بەردەوامی کێشەی لەگەڵ حکوومەتە جاجیەکان هەبووە لە یاخود ڕژێمەکانی سەردەست لە عێراقی نوێ هەبووە هەر لە سەردەمی مەلەکیەوە لە سەردەمی کۆماریەوە لە سەردەمی بەعسیەکانەوە لە سەردەمی دوای ڕوخانی ڕژێمی بەعس و سەدامیش کورد چوەتەوە نێو عێراقی نوێ و بە تا ڕادەیەک ویستی خۆی عێراقی لەگەڵ هێز ویلایەنەکانی تری معارەزەی سەدام دروست کردوێتەوە ئەوەی کە پەیوەندی بە کێشەی اقتصادەوە هەبێ بە تایبەتی بە پرۆسەی هەناردەی نەوت و ئەوانەوە هەبێ کێشەیەکی لە مێژینە نییە لە نێوان کورد و لایەنە عێراقیەکان بەڵکو کێشەی ئەتوانم بڵێم دوای 2007 و 8 بووە کێشەی لێکتێنەگەیشتن بووە لە مەسەلەی ئیدارەدانی سێکتەر و بواری ئابووری و بێگومان بوارەکانی کەش نەوت یەکێکە لەوانەوە ئەمە کاریگەری و دەرهاوێشتەی خراپی لەسەر ژیانی هەموو تاکێشی کورد لە کوردستان هەیە و نەتیجەکەی ئەوەیە کە ئێستا ئەیبینی گەیشتووەتە بڕینی موچە لەلایەن حکوومەتی عێراقەوە لە کاتێکە بەویست و بە دەرلەویستی خۆشمان بێ ئێستا ئێمە عێراق لە ڕووی دەستوریەوە واجبێتی کە جیاوازی نەکا لە بینی هاوڵاتیەکانیان لە کوردستان و هەتا ئەگاتە ناوەڕاست هەتا ئەگاتە باشوور بێگومان ئەوە پەیوەندی وەکوتم بەو لێکتێنەگەیشتن و بەو بەشێکی سەرچاوە ئەگرێ لەو سیراعە سیاسیانەی کە هەیە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراالیا و کاریگەری سلبی بۆ سەر هاوڵاتیانی کوردستان ئەبێت و مبرڕەکە بابەتێکی ترە حکوومەتی عێراق پێی وایە هەرێم پابەند نابێ بە یان التیزام ناکا بە ڕێکەوتنەکانەوە و هەرێمیش قسەی خۆی هەیە پێی وایە کە مەسەلەی بوجە و قوت و بژێوی خەڵک مەسەلەیەکە ئەبێ لە دەرەوەی ململانێ سیاسیەکان بێت و دوور بخرێتەوە لە سیراعی سیاسی و قەناعەتشم وایە وەکو دەرهاوێشتە هەتا وەکو لە هەڵبژاردن نزیک ببینەوە ڕەنگە ئەو مەسەلەیە جۆرێک لە پەرگیری تر و جۆرێک لە ئاڵۆزی تر دروست ببێ پێویستەکە لە ڕووی سیاسیەوە مەسەلەی بوجە و مەسەلەی نەوت و مەسەلەکانی کە لە نێوان حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستانە چارەسەری بنەڕەتی بۆ بدۆزرێتەوە بەدەر لە سیراعی سیاسی تۆز ناکەی کە پرۆسی نەوت و هەروەها قوتی و موچەی هاوڵاتیان ینی جۆرێک تەسیری گەندەڵی لەسرە و ناشەفافیەتی ئەو پرۆسەیەکە وای کردووە کە عێراقی بەرەو عقارێکی اقتصادی و هەروەها ئەوە بردبێ کە ئێستا نەدانی موچە ببێ بە گەرمە هەواڵ ینی بە کورتی کە بتوانین کە ئەتوانین بڵێن کە هۆکاری سەرێکێکی کە ئەمە ئەگەرێتەوە بۆ گەندەڵی هەردوو لە هەمی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی و ناشەفافێتی لەناو پرۆسەکە وەڵا بێگومان حکوومەتی عێراق حکوومەتی هەرێم اتهامەکە وەکوتم بەوەی کە پابند نابن داهات ڕادەست ناکەن و ئەو خاڵانەی تری ڕێکەوتنی نێوانیان وەکو پێویست جێبەجێ ناکرێ من ناڵێم لە حکوومەتی هەرێم گەندەڵی نییە بەڕاستی مقەسری یەکەم حکوومەتی عێراق لەوەی کە نابێت سزای خەڵکی هەرێمی کوردستان بدات لەسەر ئەوەی کە پەیوەندیەکانی ئەو لە ڕووی حکومڕانی و ئیدارەوە حتا لە ڕووی سیاسیەوە لەگەڵ هەرێم هەر چۆنێک بێ ئەبێ دوو کەیسی جا بێ بەڵام سەرباری ئەوەش حکوومەتی هەرێم بێگومان کەم تەرخەمە و بێگومان واجبی ئەوە کە داکۆکی لە قوتی هاوڵاتیەکانی بکات و پارێزەری مافی موچە خۆرانی بێ و بێگومان ئەوەی کە ئێستا هەیە وەکو پێویست حکوومەتی هەرێم نەیتوانیەوە ببێ بەو دافعە بەڵکو خۆشی بەشێک بووە لە مشکیلەکەەوە هەر ئەمە ژوای کرۆ بەڵێ ئەبینی ئێستا بەداخەوە لە نێو هەموو مەسەلەکانی ترا مەسەلەی موچە بووە بە هەواڵی
بەپەلە و هەواڵی ڕۆژ و مایە نیگەرانی خەڵک و جۆرێک لە دلە ڕاوکێ و بە شێوەیە کە ئومێدێک نابینرێ بۆ ئەوەی چارەسەری یەکجاری ئەم مەسەلەیە بکرێ لەبەرەوەی مەسەلەکە هەم پەیوەندی بە دۆسیەی گەندەڵیوەیە هەم تێکەڵ بە سیراعی سیاسیش کراوە. بەڵام هەستەکەی ینی چارەسەری بنەڕەتی ئەوەیە کە حکومەت گوێ بگرێ بۆ داوەڕەوەکانی هاوڵاتیان. بێگومان ئەوە لە غەیری ئەوە هیچ چارەسەرێکی تر نییە. حکوومەتی خەڵکە بۆ ئەوەیە گوێ لە داوای ڕەوای خەڵک بگرێ بۆ ئەوەیە ئیشی حکوومەت نییە ئەوە ڕوون بکاتەوە کە حکوومەتی عێراق موچە نانێرێ لەبەر ئەمە و ئەوە ئیشی حکوومەتە کە داکۆفیکاری سەرسەختی موچە و مافەکانی تری خەڵکی هەرێمی کوردستان بێت. چون تۆ لە ناو عێراقا هاوڵاتی عێراقی بەڵام لە کوردستانە حکوومەتی هەرێم و نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق لە حکوومەتی عێراق دیسان نوێنەرانی کورد لەوێ تەمسیلی داواڕەوەکانی هاوڵاتیانی کوردستانەکەن. بۆیە واجبی سەرەکی حکوومەتی هەرێمەکە ئەو شەڕە بۆ هاوڵاتیانی خۆی بکا بۆ گەڕانەوەی مافەکانی. بەڵێ یەکێک لەو شتانی کە بەڕاستی ئەمڕۆ کاریگەری کردوتە سەر ڕۆژهەڵاتی ناوڕاست بەعام و چوارچێوەی هەرێمی کوردستان و عێراقیش بەگشتی کە ئەوەیە کە شەڕی نێوان ئیسرائیل و ئێران وەکو بینیمان لە میدیاکانەوە بینیمان کە چەندین بۆم بەسەر عێراقەکە ڕووی و هەندێکیشی لە ناو عێراق و لە ناو خاکی کوردستان هەرێمی کوردستان کەوتە خوارەوە. ئایا ئێوە بەڕێستان لێکدانەوەتان چییە بۆ سەر ئەوەی کە تا چەند ئەم شەڕانە ئاسایشی کۆمەڵایەتی عێراق و هەرێمی کوردستانە خاتە ژێر مەترسیەوە؟ وڵام من پێش هەموو شتێ ئومێدەوارم کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان و تەنانەت خەڵکی عێراقیش سەلامەت بن و دوور بن لە پریشکی ئەو شەڕە لە ئاگری ئەو شەڕە و ئەوەش ئەمێنێتەوە لەسەر ئەوەی پەیوەستە بەوەی تا چەند حکوومەتی عێراق بە شێوەیەکی ئەقلانیانە بە شێوەیەکی دیبلۆماسیانە تەعامل لەگەڵ ئەو بارودۆخە نەخوازراوەی ناوچەکەیە کە هاتووەتە پێشەوە بەنسبەت ئاسمانیەوە من نەتوانم بڵێم عێراق سیادەی ئاسمانی نییە، ئاسمانی کۆنتترۆلی ئاسمانی لای خۆی نییە، یان ئەوە نییە خەڵک بەشێک لەو هێزانەی کە ئێستا لە ململانێن لە ناوچەکە لەوە بەهێزترن ئیزن لە عێراق وەربگرن. هەر لەبەرەوەشە کە ئەیبینین بە بەردەوامی حکوومەتی عێراق داوا لە ئەمریکیەکان و لە خەڵکی ترەکە کە فشار بخەنە سەر هەردوو لایەنی شەڕکرد بۆ ئەوەی تەجاوزی حدودی ئاسمانی عێراق نەکەن یان ئاسمانی عێراق نەبەزێنن یان لەوە زیاتری نەبەزێنن. بۆیە بێگومان ئەمەش ئاماژەیەکی خەتەرە کە تۆ ئاسمانەکەت کراوە بێ بە ڕووی موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان و ئەوە دەبێت چاوەڕێ ئەو مەترسیش خوازراوەش بکەی کە بەشێک لە زەرەرەکەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ عێراقەوە کۆی کە ئەم ڕۆژ و دوێنێژ بیستمان لەکوێ درۆنێک کەوتە خوارەوە لەکوێی کوردستان موشکێکی ئێران کەوتە خوارەوە، یعنی تۆ شەڕەکە لەبەر دەرگاکەتە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە چەند بە شێوەی عەقلانیانە ئەو لایەنانە تەعاملەکەن و خۆیان بە لە شەڕەکە بە دوورەگرن کە لە ڕاستیشا ئەوە شەڕی نە هەرێمی کوردستانە خەڵکی کوردستانیش پێخۆشە بەشێک بێت لەو شەڕ. بەڵێ بەس لێرە پرسیاری گەورە گرنگ لێرایە ئایا هاوڵاتیانی مەدەنی کە تا چی لە پرسراوە لە پاراستنی گیانی هاوڵاتیانی مەدەنی، ینی بەڕوونتر بڵێن کە ئێستا لە شەڕەکانە ئەوەی بینین کە هاوڵاتیانێکی مەدەنی مەترسیان زۆرترە و چکاوەکو هێرشەکانە کرێ سەر ناوەندی شارەکان بەڕاستی ئەگەر ئەمە بۆ هەردوو وڵاتی شەڕکە ڕازبێ لەواشێ بۆ هەرێمی کوردستانش ئەگەر خوا نەخواستە بەشێک لە ڕووداوەکانی بێلاوەچە ناوەندی شارەکان بکرێنە ئامانج ئاچی لە پرسراوە لەوە. وڵا بێگومان حکوومەتەکان لێ پرسراون، حکوومەتەکان بە یاسا
پابند کراون بەوەی کە تەنانەت لە کاتی جەنگیشا ئەبێ پارێزگاری لە ژیانی مەدەنیەکان بکەن، نابێ هێرش بۆ سەر سڤیل و شوێنی نیشتەجێبوون و ژیانی مەدەنی لە ئارا بێت. تەنانەت ئەوە بۆ لایەنانەشی کە لە شەڕان چ جای ئەوەی کە خەڵک لە هەرێمی کوردستان بەشێک نییە لە شەڕەکە و حکوومەتی هەرێم بەشێک نییە لە هاوکێشەی شەڕەکە کێبی پارێزێ بێگومان هەرە بێ حکوومەتی هەرێم وە بە تایبەتی لەبەرەوەی سیادەی سنووری و ئاسمانی عێراق لە دەسەڵاتی فرۆکەوانی عێراقایە واجبی حکوومەتی عێراقەکە هەم هاوڵاتیانی خۆی بپارێزێ و باشترین ڕێگەش بۆ پاراستنی هاوڵاتیانی و دوورخستنەوەی لە مەترسێ ئەوەیە کە خۆی نەکات بە بەشێک لە جەنگەکەەوە ڕێگەش نەدا بەوەی تێوە بگلێت چوو بۆ خۆتەزانی لە عێراقا بەشێک لە تەیاری شیعە لەلایەنە شیعەکان هاوسۆزی ئێرانن یاخود ئێران هەژمونی هەیە بەسەریانە بەشێک لە حەشد هەیە کە تائیبەکان هەن کە ئەوانە خۆیان بە نوێنەر و بە وەکیلی ئێران ئەزانن. ئەمانە لە هەر لەحزەیەکە ئەگەر حکوومەتی عێراق ئاگادار نەبێت ئەکرێ ببنە سەبەبی تێوەگلانی عێراق و ناوچەکەش لەو شەڕە نەخوازراوە ناوچەیەکی. دیداری ئیمڕۆ مەتوانم بە پرسیارە کۆتایی پێبێنم، ئەڵێم سنتری ئاسایشی کۆمەڵایەتی و پاراستنی ژیانی هاوڵاتی و پاراستنی ژیانی ژن و مناڵ و پاکەوتەکان لە شەرقی ئەوسەتاوە بە دیاریکراوی ئەگەر بڵێن لەسەر لە عێراقدا تاوەکو ئێستا چی زمانێکە کرێ تاوەکو چی زمانێکێ لە ئایندا کە ئەمانە گیانیان پارێزراوە بێ وەکو بینین کە لە ڕۆژانی ڕابردووە لە شەر ڕۆژی ڕابردووە کە تەواوی کوی فڕۆکەخانەکان کەشتەکانیان ڕاگرت. ئەگەر ئەمە هێرشێکی ڕاستەوخۆ نەبێت بۆ سەرگیانی هاوڕاتیان ئەتوانین بڵێن پەرپەرشاندوویەکی ناڕاستەوخۆی چکاکو کاڵا شتومەک و پێداویستەکانی ڕۆژانی خەڵک ناتوانێت ئاڵوگۆڕ بکرێت لە سنوورەکانەوە. ئەمە بە جۆرێک نابینی بە سەرەتای دەستپێکردنیش جەنگێکی مرۆیی بەرامبەر بە هاوڵاتیانی سیڤیل بەرامبەر بە هاوڵاتیانی مەدەنی؟ وەڵا ئەوکو لە سەرەتاوتم ئومێ دەخوازم ئەو جەنگە بەو شێوەیە تەشەنە نەسێنێت کە وڵاتانی دەوروبەر بگرێتەوە و حدودەکان دابخرێت و کاریگەری لەسەر ئاسایشی خۆراک و لەسەر وزە و لەسەر خزمەت گوزاریەکانی خەڵکە بێ کە بەداخەوە ئێستا بەرەو ئەوە ئەڕوات و بێگومان بە لەوەشی کە لە کاتێکا ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستین شەڕەکە لە نێوان دوو لایەنی دوو هێزی کاریگەری نێودەوڵەتی منتیقەکان و ئێمەش و خەڵکی تریش لە دەوروبەری ئەوان نزیکن لە جەنگەکەوە و ئەو وڵاتانەی کە وڵاتانی شەڕکەر مەساڵحیان لە عێراقیش و لە هەرێمی کوردستانیش هەیە. بۆیە خوانەخواستە ئەگەر لە هەر حاڵەتێکە شەڕ زیاتر تەشە نەبرسێنێت کاریگەری ئەبێت لەسەر ئاسایشی خۆراک لەسەر پاراستنی ژیانی سڤیل، یعنی هیچ گەرنتیەک نییە لە کاتی شەڕات تۆ بڵێ ئەوە ناوچەیەکی ئارامە بۆ ئەوەیە کە ئەیبینی ئێستا لە ئیسرائیل بەو ئەتوانین بڵێن ئێستا چی زەمینی وەچی هەوایی عێراق لەبارەیەکی نائاساییایە؟ بێگومان عێراق ئێستا حکوومەتی عێراق هێزەکانی لە خستوتە حاڵەتی ئینزاری جیمەوە، حدودی لەگەڵ ئێران بە مەسافەیەکی زۆر هەیە و ئاسمانیشی وەکو بینیمان کراوەیە بە ڕووی هەم ڕۆکێت و موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان و فڕۆکەی جەنگی ئیسرائیل و ئێرانیشا و حکوومەتی عێراقیش قودرەتی ئەوەی نییە ئەم لایەنانە ڕابگرێ. بۆیە هەندێک جار حکوومەتی عێراق بە لێپرسراوێتی ئەمریکیەکان و هێزە گەورەکانی تری ئەزانێت کە چارەسەری ئەو مەسەلەیە بکەن. حکوومەتی عێراق ئاسمانی کراوەیە و ئاسمانی پارێزراو نییە و زۆر ئاسانە بێ بە بەشێک لە ململانێکە. ئەگەرچی تا ئێستا
حکوومەت هەوڵی داوە کە تێوە نەگلێ بەڵام بیرمان نەچێ بەدەیان گروپ هەن کە لە نێویانە ڕادیکاڵن هەندێکیان مەزهبین هەندێکیان خۆیان بە وەکیل و بە هاوپەیمانی ئێران ئەزانن و بە ئاشکرا هەڕەشە لە ئیسرائیلەکەن و ئیسرائیلیش چەندین جار هۆشداری بە حکوومەتی عێراق داوە کە لە ئەگەری ئەنجامدانی هێرش لە لایەن ئەو گروپانەوە ئەوە عێراقیش پارێزراو نابێت لە ئەو شەڕ و مشکلانەی کە هەیە. بەڵێ زۆر سپاسی بەڕێز کاک دکتۆر ڕەنژەرەکەین بۆ ڕوونکردنەوەکانی تەمان بەڕێزیان بە شێوەیەکی ئەکادمی و لە چوارچێوەی پسپۆڕەکانیانە ڕووداوەکانیان شی کردەوە و کۆی ڕووداوەکان ئەسپێرین بە ئایندە هیوادارین هاوڵاتیانی مەدەنی لە هەر شوێنێکی ئەم دنیاە بن و سەلامەت بن چکاک و کۆی عامی ڕووداوەکان بەڕاستی پاراستنی جانی هاوڵاتیانی مەدەنیە. مسپاسی دەکەم کاک دکتۆر بۆ زۆر سپاس دەکەم سپاسی بەڕێز دەکەم زۆر سپاس زۆر سپاسی کاک شەمۆزەکەین و زۆر سپاسی کەناڵی پیکەیفۆکەین کە بەبێ جیاوازی لە خزمەتی دۆسی ڕەوەندی کوردیا بووە و لە خزمەتی ئەو هەواڵە گەرمانە بووە کە بە باشترین شێوە بجێزێتەوە بەگوێی هاوڵاتیانە. زۆر سپاسی ئەوەشەکەین زۆر سپاس دەکەم کاک دکتۆر.